بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پایتەختی کوردستانەوە بە دیداری بەڕێز و خۆشەویست دەبم بۆ بەردەوامیدان بە پرۆگرامی دەپرسیار. دیارە ئەم شەویش خاتوونێکی بربژێری پارتی دیموکراتی کوردستان خاتوو لەنجە دزەیی بربژێری ژمارە 26 میوانمە با بفەرمێ بۆ ئێرە. فەرموو خاتوو لەنجە. سەرم باشی ئەحواڵت چۆنە؟ باشی چیەڵی بەو گەنجە و بۆ جەماوەرەتان کە هاتوون بۆ ئێرە؟ سڵاو لە هاوڵاتیان بینەران ئامادەبوانی قەدرگران. من لەنجە دزەیی کاندیدی ژمارە 26 لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان. لیستی سەرۆکی پێشمەرگە، لیستی شەهیدان، لیستی خۆنە چەمێنە. دەنگ بە لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆ ئەوەی بەرنامەکانمان لە پێناو خزمەتکردن بە ئێوەی قەدرگران بخەینە بواری جێبەجێکردنەوە. زۆر سپاس. سپاسە دەکەم، بەڵام خۆی بڵێن ناوچەی دزەیان ناسراوە بە کچانی بەهەیبەت و کچانی قەشەنگ و ناسک و ئەوە، بەڵام ئەم شەو خەڵکانێکی کەم لێرن بە تایبەتی تەسەوڕ مەکرد کچانیش زیاتر بێ لە کوڕان بۆ. وەڵاهی درەنگ خەبەرماندان بۆیە ئەژڵێن ماوەسا عومەر دزەی بۆیە شارەکانی وا ناسک و قەشەنگ و جوانەنا. درەنگ خەبەرداوە پێیان؟ من درەنگ خەبەرم داوە پێیان، مەشغوڵ بووم، خەتای من بووە. بفەرموو خاتوو لەنجە. زۆر سپاس. سەرچاوەکان. دیارە بینەرانی بەڕێزەوە هەندێک لە کوڕان مۆڕاکەن، دیارە هەر کچەکانیان قەشەنگ نین، کوڕەکانیشیان زۆر قۆزن. ئەنجا با بەر لەوەی کە دەست بکەم بە گفتوگۆکەم زیاتر ئاشنای خاتوو لەنجە و بواری پسپۆڕیەکەی و خەونەکانی و بەرنامەکەی ببین لەم سیڤێ ڕووداودا بابەیەکەوە ببینین. فەرموون. لەنجە ئیبراهیم بربژێری پارتی بۆ پەرلەمانی کوردستان ساڵی 1965 لە هەولێر لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی ماستەرە لە کارجێڕی کار و بەکەلۆریۆسیشی لە بیرکاری هەیە. ماوەی 12 ساڵ مامۆستای ئامادەیی بووە. ئەو شارەزاییەی چەند ساڵە لە ئەزمموی کارکردنم پەیدام کردیا. دروشمەکەی من خزمەتکردن و دەستەبەرکردنی خزمەتی زیاتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی وە کەس و کاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان و زیندانیانی سیاسی بە تایبەتی. لەنجە ئیبراهیم ڕاوێژکاری وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ماوەی 12 ساڵیشە لەو وەزارەتە کار دەکات. دەتوانم برێم کە لەنجە ببتە نوێنەرمان لە نەک پس نوێنەری هەموو خەڵکەکە خەڵکی کوردستان و ئەو بە تایبەتی نوێنەری کە سوکاری شەهیدە سەربەرزەکان زۆر پرۆژە یاسا هەیە، دەتوانانی پێداچنەوەی بۆ بکات، دەتوانی بەدواداچوون بۆ پرۆژە یاساکان بکات. کەسێکی ئەکادیمی بەتوانە زیرەک زمانزان شانی ئەوەیە لە پەرلەمان بێت بە دڵنیایەوە ئەو پەرلەمانەی کە من پێم وایە دەبێت شوێنی هەموارکردنەوەی یاسا و داڕشتنی یاسا و چارەسەری خەمەکانی خەڵک بێ پێویستی بە خەڵکانێکی وەکو لەنجەخان هەیە. لەنجە ئیبراهیم شارەزایی لە ئیدارە و پلانی استراتیجی و پەروەردە هەیە و زمانەکانی عەرەبی و ئینگلیزی دەزانێت. بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بربژێری ژمارە 26 لیستی پارتی دیموکراتی کوردستانە. خاتوو لەنجە بوو. دیارە هەندێک لە بەرنمەکان بۆ خۆتان بینیتان خەڵکانی جیاوازی تێدا بوو لە چین و توێژەکان. ئەم شەویش لە پرۆگرامەکەدا مەقام وشتی تێدانە و قسەی خۆشیشیتیانە وەکو قسەکانی کاک عیرفان، بەڵام کۆمەڵە تەحالیلی فکری و بابەتی جوانی تێدایە لەلایەن دەنگدەری سێ لایەنەوە. باگوێلەوە بگرین و دواتر لەگەڵ خاتوو لەنجە بەردەوامە بین. فەرموون. بەخێر بن سەرچاوەکانم، زۆر خۆشحاڵ بووم ببینینتان. خاتوو سیهام، کاک دڵشاد شەعبان، کاک موحسین عوسمان. کاک موحسین، بەڕاستی ئەمەوەیە وەکو کەسێک کە ئەزمموی پەرلەمانت هەیە
لە دیدی تۆ دوای 4 ساڵ بینینی کاری پەرلەمانتار کێیە بۆ بەرچاوڕوونی بی بە خەڵکی چۆن پێویستە لە بربژێرەکان خەڵک متمانی پێ بکە و بەنگی پێبات بله گەلک سپاس بۆ تا بۆ بینەر و گوهدار ئاوێتکو المەدنێرن سپاس بۆ بەرنامێتەژی پڕاستی ینی پەیدابوونا پەرلەمان دنیایدا پشتی و کۆمەلگا جوواکێت مەدەنی چێ بووین پشتی و باژێر پەیدا بووین پشتی و عقلێ مەدەنی و عقلانیت جوواکدا پەیدا بووی پەرلەمانێت هاتین ئەوێ دەبارە ڕۆژهەڵاتە ناویندا ما تەقلیدەکە کیری بۆ پەرلەمانی هێشتا جوواکەمە نەگەهشتی ئاستێکی هەندێک کول سەر دیالوگێ بژیتن چونکی پەیوە پەرلەمان واتەیە دیالوگ دێتن لێ جوواکێن عشایریدا و جوواکێن جوتیاریدا نەگەهشتینە قۆناغێکێک و دیالوگ چێ بیتن سقرات پەرتوکەکە هەی ناوێ سیاسەتە ببوور ئارستوی ناوێ سیاسەتە بێژیت سیاست یعنی پۆلۆتیک یعنی باژێر یعنی پۆلیتیک یعنی پۆلیس یعنی باژێر ئێنێک هێشتا باژێر پەیدا نەبووینە بەر هەندێ مەفهومی سیاست و مەفهومی پەرلەمان سەر بلەمایەکی تەندروست چونکی باژێر چێ نەبووینە تێنە ئەم کارێکی تەقلید دکەن لێ دیسا بدیل پەرلەمانی و بدیل دیموکراتەتی هەر پەرلەمان و دیموکراتێت ئەvە ئەز چاواتێ بگەم یعنی بە نەرینە تا یعنی پەرلەمان نەکارێ ڕنگڕێژ و دیزایانی سیاستێکی عقلانی بکە بتەنێ دەستگایەکی تەقلیدیە و هیچی هیچ تەسیرێک وی لەسەر مشتەمانینە یعنی دەستگایەکی تەقلیدیە چیت ئەوڕۆپادا حتاکو گرێبەستێن جوواکی جانجاک ڕۆس و لوک حتاوە پەیدا نەبووین هێشتا ئاشتە کومەڵاتی نکمە چێ نەبووە هێشتا جوواکێکە مەدەنی نکمە چێ نەبووە کول سەردام و دەستگەها بژیت بەرکەم نکمە جوواکێکە ئەهلیە پەرلەمان هەرکەس بێژێ هەرکەس چاوەڕوانیە وی هەبێ کە پەرلەمان مجتمع يعني تفريقي نوعي بمجتمع بكات مثلا تفريقي نوعي بمجتمع بكات لا تقليديته ولا سنة قراية ولا عشائرية وبو مودرنيتا أفا خيالة يعني الرؤية السياسية ده خيالة كابتن منك نزيك بينم دروش مي بارتي ايكاتي بنيره بو هالبجادرة برلماني كردستاني باشا هر دو دروش من تنفيذينه يعني كاس نهات بحث ياساي بكات كاس نهات بحث دستوري بكات كاس نهات بحث يكساني بكات كاس نهات بحث داد پروری بكاتن يتهاتين هر دو كات بروباغندا بو حكمته وكي نبو برلماني زور باشا يعني من زور كسم دوان ولا ناومتهم بلا بيدواني اويكا محسن عثمان وتي فعلا بنزي خصصر بلينكا فعلا ليره تاوروانيا كان بو برلمان زور گەورە کراوەتەوە فعلا ڕاستیەکە ئەوەیەکە پەرلەمانی کوردستان پەرلەمانی وڵاتانی جیهانی سێ یەکسان نییە بە پەرلەمانی بریتانیا و هەرچی بەرنامەی حیزبەکانیە تەرکیزیان لەسەر بەرنامەی تەنفیزیە و ئەمە دلیلی ئەوەی خۆشیان زۆر بڕان بە پەرلەمان نییە آخر کاکرانش لە هەموو دنیا لە بانگەشەی هەڵبژاردندا تەرکیز دەکرێتە سەر بەرنامەی تەنفیزی خۆ پەرلەمان بۆ چییە؟ تۆ دەچیە پەرلەمان وەکو قەوارەی سیاسی هەیە پەرلەمان دەسەڵاتی تەشریعیە جا بوارە تەنفیزیەکەی کە کاک محسن گوتی زیاتر بانگەشە بۆ حکوومەت دەکرێت نەک بۆ پەرلەمان دەکرێت خۆ ئەوانەی ئەو قەوارە سیاسیانەی کە دەچنە کێ بڕکەین منافەسە بۆ ئەوەیە لە ناو پەرلەماندا حکوومەتێک پێک بێنن کێ بۆ 4 ساڵی ئاەندە دەبێتە دەسەڵات پەرلەمانتار ئیشی ئەوەیە کە ئەو دەبێتە دەسەڵات ئەوەی کە دەبێتە دەسەڵات زۆر جار پێویستی بەوانە ئەبێ بۆ تێپەڕاندنی پرۆژه یاسا کە ئەمڕۆ منافەسەیانەکە دەزانی مشکلەکە چییە؟ مشکلە چییە کاکرانچ ئێستا ئێمە هەموو پەرلەمانتار بوون لە خۆلی چوارەمی پەرلەمان ئێمە هەر حزبێک هەر قەوارەیەکی سیاسی بەرنامەیەکی هەبوو بۆ بانگەشەی هەڵبژاردن کێشە لەوەدا لە کوردستاندا حزبێک بەتەنیا ناتوانێت بەڵام زۆر جارەوەترێ بەرنامەی حیزبەکان بۆ تەلەڤیزۆنە نەک بۆ پەرلەمان و بۆ ئاین من بەش بە حالی خۆم بەرنامەی ئێمە وەکو کامیان بووە بەرنامەی ئەحزابی کوردی بۆ تەلەڤیزۆن و ماسمیدیا و خەڵکە یا فعلەن ئەو نەهجەیەکە 4 ساڵ لەسەری ڕاوەک ئەو حیزبانی کە تۆ لە ئەڵمانیاتیای ئەژیویان ناس ینی مامەدید گرتنا پەرلەمانی هەولێرێ و بەغدا و پەرلەمان بلندترین دەسەڵاتە بێتن بەرلەمان و بڕیارە بێتن و ئەمزانیژی لە ڤرچەوە یعنی ئەم دوێرە زانین دەربەی پەرلەمانی حکم تێتەگەرن پەرلەمان شتێکی دیکوریە ئەو حکمت بەس تەشریعی یانجە ڕەواتی دێتە و بڕیارەت پشت پەردەی تێنەکردن یعنی مەسەلەن ئەمریکا بێژین عێراق ئەگەر ئەم دیموکراتەکە ڕاستەقینە بچین دەبێتن شیعە سەرۆکی کوماری و سەرۆکی پەرلەمانی و سەرۆکی حکومەتی ئەو بنچکە ئەو زۆرینە دەرێکی یەکێتی دەزانی کە هەر پرۆگرام و هەر قسەیەکی حزبێتە لەسەر پەرلەمان ئەvە مبالەغەیە ji بۆ وەختێکی
نبس حزبه من مشكي بك يعني مثلا اس نوكا دقل جنابته داخلهم حزبته هر تشتكي بيجي اگر برلمان دزگایکی تقلیدیه اگر برلمان نکاره رنگ رژی سیاست که اگر بریار لدرب برلمان دیتا دان مثلا اوه چیه يعني یکیتی هر تشتكي بيجي جبو جماور اوه بتنه جبو ظرف کی تایبته جبو آمانجه کی تایبته ارمانجه کی تایبته نه يعني السياسات ده هرتم أرمانجت خوهنا و أوروبا جدا فراكسيون جريدوي بارتي خونا بس سر هندرا جريدوي دستور كينا تا دستور ياسا هنا أو حزبويجي سرچيتن أو عندهم برلمان يسجد بتا دول ولاتا كي بيجي دستور وطنينا دستور هنا قانون شو قانون نا قانون دستور مثلا أويكا إيوا ل 4 سالي رابردوي برلمان دا قصة شيء لسر قصة كاني كاك محسن فعلا نوع الراستي كدانية كا زور جار برلمان جوريه بەڵام لە وڵاتی ئێمەدا پەرلەمان فۆرما بەڵام لە خەڵک کراوە بە جەوهرێکی گەورە ناوی خودی مازن و دلوان خوشحال بوین بەشدار بینێت دیدارێدا بۆ چۆنە کاک محسنی شوی منطەلەقیەک و ئەس تشێم کەمە سەر دێڕێک پەرلەمان پارتا پەرلەمانی دروستکردین نە پەرلەمانی پارتە دروستکردین ji ber hindê dibînî di gelek caran da desthilat şiye perlemanî ji dayariyê bikedin û nava hikûmetê ji dawê bikedin ya keyfa xwe. Ev babetê hene pêtiviye em prosa demokrasî da beref hindê ve biçîn perleman bibîte cihê drustkirina parta ne part bibine cihê drustkirina muesseseka hûsaya mazin ku مفهوم خدا ازت بینم نوکه بجداریا چندین آلین دی کو بری نوکه تنه پارتی و یکیتی بویه بجداریا چندین پارتن دی و هات نوات ناف صاحدا هندك دبيجن مثلا عفوا هندك دبيجن وان حزبين دي كنونر انا كنيابتنا الناف برلمانه وان نونري مصلحتي يقرتونا كوملا قورانا مثلا نفسي أداء برلمانتاري بريدة كان تتشد بيجي نه مصلحتي ملت أسوسانا بينم چونكي هما جاري بس از بحثي خوب كم وكو سيهام عمر وكو برلمانتارا كردستانش فراكسونا يگرتو هر پروژه یاسایک بیت پروژه بریارک بیتن یاداشنامک بیتن یان دیفچونک بیتن یان پیوندی که گل وزارت که هبیت یان کش حوالاتی که هبیتن هیچ جارک من هزر الوی چنده نکریه که اوه الا بو تا که یگرتو بیتن آنبو مصلحتا یگرتو بیت بلکو یگرتو حسا پرلمانتارکا پیشکشی وی پارلمانی کری کو خدمت خلقی باشا كاك دلشاد شعبان بري هر تشتكي لي وقت كي جنابه الله فرمان بو مثلا مصلحه بارتي جبوا مهمتر بو لمصلحه ملتي يا مصلحه ملتي ذكري عندك نمونه بدي مركا مثلا و لنقطيك كتشتكي مثلا درجير دبل كتشتكي مضاد دبل لقل مصلحتك معينه بارتي وبشتي ملت قرتنا بشتي حزب خو زين كاكرنش ناف مجتمعي دا ناف جواكي دا مؤسسات وسازيات حكومية ومجتمعي مدني وأحزاب وحتى دوما همي مكملات إيكن كاش كساكي بلنترنينا سازين دولة الجوري الدستوري أفيت قانوني أو تشتكي ديا بس وكو ديتر أف مجتمع الفان سازو بارتي هني بيكت هيتن خوش فضاء كردي نهاتينا بالنسبة ما وكو بارتي بری نوکجی ملگلک در فترة اعلامی دایی بودی نوکجی دو پاد کمه همی احزاب سیاسی تایبتی او پنج حزبت کو حکومتا بن کفروان پیکینه متفق بون سر هنده کو هر پرسکا کو رهنده نشتیمانی هبیتن دوید اتفاق بیت کرن رنگت ویدا گلک جالا پارتی تداخل کرد بید بس هر تشتکی پیوز بی بجانا خلکی از نمونه خوب اینو سه پروژه آسا من تقدیم کردی سال 2014 یکی کیان بو حتی نوکه کردستان اگر رهنده اجتماعی هبو پشتی تهاتا گرتن مثلا کس دعمی تکر لفراکسیونندی بابا نخير نبو يعني برتوازبونا لان سياسي پکفتنا پارلمانی جی هر سر واره هنده نیمانی بچون کو اتفاق با پیاسه بکن هنده دیمانی جوانی ای رجب بینین دواتر حزه کم لهریک یکتان بپرسم استا سیری کن ام همو وینه و ام همو بالین و ام همو سلوگانا چی با ایوه داله ایوه جاری کی تر بچناو پارلمان جرأتا کن وکو 4 سال پیش استا بالین بدن بلام دواتر والا جارێکتر بەخێر بن دیارە پرسیاری ئەوم کرد ئەزمون زۆر گرنگە
ینی خۆزگە من زۆر جارەڵم خۆزگە ئەزمون ینی مکتتەسەبەکرا وەرەگیرا ڕاستەخۆ گوێزرایە بۆ خەڵک بەڵام هیچ نەبێت لە ڕووی گێڕانەوەکانی ئێوە زۆر گرنگە. مەسەن ئەگەر ئەم جارە ئێوە بچنەوە بانگەشە وەکو سێ پەرلەمانتاری پێشوو چۆن مامەڵە لەگەڵ بانگەشەی هەڵبژاردنەکەن، چۆن وعد دەدەن، چی ممکنە، چۆن هەڵسو کەوتەکەی لە پارلەمان ئەو نەقسانەی کە حیزبەکان هانە لەوێ پڕێکەنەوە یا ئەبنەوە بە ئامرازی شەڕ و بەرێککەوتن. جەناب من تۆ پرسیار لەوە کرد کە ئایا جارێکی تر خۆتان دەوێرن تاقیبکەنەوەیانە لە سیارەدا و پرسیارەت کرد ئێستا وڵامی پرسیارەکەش دەدەنەوە. ئەگەر من لە سەر لیستی پارتی دیموکراتی کوردستان بم ئەو وێرەکیە بۆ خۆم دەدەم کە جارێکی تر خۆم کاندی بکەمەوە، چونکە ئێمە لە ناو پارتیدا استراتیژێکمان هەیە. بەپێی ئەو استراتیژە ئێمە ئیشی خۆمان دەکەین لە ناو هەر مؤسسەیەکدا چ پەرلەمان بێ چ حکوومەت بێ. بەڵام سەرڕای ئەوەی کە من لە بەشێک لە قسەکانم دەرفەت نەبوو لە ناو سیارەدا قسە بکەین لە گەڵ قسەکانی کاک محسن متفقم لەوەی کە بە فعلی پەرلەمان ئەوەندە گەورەکراوە لە ناو خەڵک، بەڵام کە دەچیە ناوی یعنی حەجمی تەوەقعاتی خەڵک ئەوەندە بەرزە کە دەچیە ناو هۆڵی پەرلەمان فعلا شعور بەوە دەکەی کە تۆ ناتوانانی لە ئاست ئەو هەموو تەوەقعاتە خەڵک کە ئەگەر هەندێک جار بێ ئومێد ببێ ناحەقی نییە ناحەقی نییە لەبەر ئەو سیراعی کە باسم کرد. یعنی هەندێک شت هەیە زۆر بە ئاسانی حزبەکان دەتوانن ئیتیفاقی لەسەر بکەن کە بینیشمان دواتر بە 5 دقیقە ئیتیفاق لەسەر کرا لە ناو هەمان هۆڵی پەرلەمان. یعنی ئەو لیستەی کە لە هەمووان زیاتردا کۆکی دەکرد کە دەبێ وانە بێ خۆی پرۆژەشی تەقدیم کرد و بە ئاسانیش تێپەڕ. باشە کەواتە ئەمە شتێکم پێڵێ سیام خان کەواتە خەڵک ناحەقێتی کە هەندێک جار ئەیبینم لە تەلەڤیزۆن لەگەڵ بەربژێرەکان دەمەتەقێ و گفتوگۆکە ئەڵێ پەرلەمانتار ڕۆبۆتە یان فعلەن تیاشایەتی ڕۆبۆت نییە و ئەشتوانێ ڕۆبۆت نەبێ و ئەشتوانێ دەوری هەبێ لە جوانکردنی دنیا بۆ کورد. بێگومان پەرلەمانتار نوێنەرەتیا ڕاستەقینە بکات و دلسوز و خەمخۆر بیت هیچ جارێکی نابیتە ڕۆبۆت ئەگەر خود جزئێکی بچیکشیدا خزمەتی بکاتت ناوە پەرلەمانیدا هەر بیاوێکیدا چه یاسادانان بیتن یان دیفچوون بیتن یان چاودێری بیتن ئەزت بژمە هەمی هاوڵاتیان بڕیار هەر یا دەست هەوەدا و پشتەوانی و هاندەر و هۆکارت باش پەیدا بکەین بۆ هەمی کاندیدایت گوتە پرسیار کرد هەوە جورئەت هەیە ما جرأته هاي وام جرأت الدينا نكه كانديد خب نمونه كانديد ليستا صاد ونوزه جرأت الدم كانديد تازه كاني تشيله توفير بهيك الرسطه زور شت شما فيربون او بروجيت ما بيشكيشكرين او كاري ماكري او سربور همين نكه وكو خلكي ما بو كانديد خويا بيشكيشكري كو مفاجيور بگرنو او ببنه تمام كارت كاروانه ما چه الله يك ابو يو كرتانه به كانديد كان يگرتو سبين نيكن هر برنامه یگرتو وکی خو ما ویات نوا پارلمانی دا برنامه یگرتو بو حکمرانی نوا پارلمانی دا ما همی هولدان کو بهتا آرا کرن و اوی چند هنیجی حوالت میت کاندید بو خلا پنجه ده تمام کن باش اوه تمام بکن ده بیجم کی جان تشت مثلا نو که وقتی که تا فلاش باک دکی وقتی که تا سیری رابردو دکی کی جان هلی یگرتو هنه مثلا فراكسيوني يقرتو لازمه نيته دوباره كرن واضحه اس نابينم خلاتي هبنت نا فراكسيونا يقرتو دا بوچی چونکی هر کاری که خدمت خلکی دا بویه ام پشتوانت بویه هر آلوزیه که نوا پارلمانی دا ام هوکارت آشتوایی بویه هر بیا و که سازان هبونه فراکسیونا یگرتو دا بجدار بویه پشهده یا پارلمانتار دی نوا پارلمانی دا مثلا سرتا با شروعی فکری تحلیلی پارلمانت کر موقعی پارلمان لنا کوملگا ربطی پارلمان با گشی کوملاتی و کوملگا او بەڵام سەرڕای هەموو ئەم قسانەی کە لەسەر پەرلەمان کردت ئایا ئەکاتە ئەوەی کە فعلەن پەرلەمان شوێنێکی مەشلولە یان فعلەن بەڕەغمی هەموو شتانی کەوتت دەکارێ پەرلەمان تەسیرێکی گەلێک مەزن لە ناو کۆمەلگادا چێ بکە بله گەلێک مەمنون تا پرسیارێکی سەر مەسەلە ڕووبوت ئەم کومەلگایەکی جوتیاری ژین کومەلگای جوتیاری تا خودێ و عەبدێ هەی تا شێخ و مریدێ هەی تا ئاغا و ئەزبەنی هەی کومەلگایەکی مەدەنی تاکە کەسی هەی دەوڵەتێدا تەحەفڵاتی هەی هێشتا نەنێکمە تا کەس پەیدا بووە نەهەفڵاتی پەیدا بووە هێشتا نێکمە سەید و عەبدێ هەی و عەبد و کوبێژن ئاغا و ئەزبەنی هەی نەبەس پەرلەمان بەشێکەش هەموو دام و دەستگەهێت مێدیما کیش دام و دەستگەهێت مێدی درستی کاری خۆ کردە دا پەرلەمان پەرلەمانتە فێربووی وی معلومات
نه از میشه دا سر مثلا سوسیولوژ جواکی کاچیتی دو چنای تکرار وقتی که تو چوی پارلمان مثلا بتنه مثلا وی غلام بوی که دبیجی یا رنگریج تا مثلا توانیت هندک رنگریجی افکار خوب که لناف وان پروژه که حزب هبو زانی چه کاکران دنیای دا پارلمانی پیمانگه که های بو بلاف کردن و پرورده کردن اندام پارلمان و خلق دی که کار پارلمانی چیه حتی نک خلق نزان پارلمان چیه حتی سیاست عرب بیجن عراق تقسيم كان بو فدراليات كلمه فدراليات يعني يجرتن بس حتى انا كتير جهن كو تقسيمه نك ماجي برلمان يعني ديالوج ما حتى انا ديالوج نه كمالگاه جو ديالوج نبوينه كمالگاه مدني دا ديالوج بوينه كواتا تشبكين بانغ شرا بجرين نه يعني مثلا ازمونيته جرينجا مثلا شده بيجيه خلق برلمانكي تشوا تشبكا مثلا كده بيجن برلمانكي تشوا تشبكا يعني خلقي تشوا بتشنا ناف برلمانه پزرا من اوا سوسیال میدیا و گلوبال هاتی من نفسه که گله که باشه نوی شکلی هر دم نفشه نو شیکوون باشتره چونکه هر دم دنیا بو پیج دچید مادام بو پیج دچید که وقت نفشه نو شیکوون چتره من نفسه که گله که نوی باشه و نفشه نو رکا سوسیال میدیا رات اسمانی دا دیالوگ کن تعدید دیالوگ نه کن بس رکا سوسیال میدیا فیسبوک و توییتر دیالوگ کن دی جوک کم مدنی اسمانی دا چی او دی تخوال عردی خلق چما دنگ بداته کتی یعنی دنگدانا ما امزانین دنگدانا ما بتر حزب دا بو سروکیت ملتی دا بو حزبیه نوکه خلک که هی بریار خواده دنگ خوبی کتی دادن خل سرنده نراوتید که برنامه کتی چه یک گرتو چه کتی چیه آنلاینی چیه خلق چما دنگ داته یک گرتو یک جمله یا گرتو یا هات یا جرباندن حکومت خود جیدا و پارلمان کردستان دا و حکومت جیدا و قربانی داین و دلسوزیا خوب و خلیه دار خلق چما دنگ داته پارتی دموکراتیک چون که پارتی همو گاوات تریکا مؤسسات تنفیزی دا هلین درفت انکاری و خلقی پیدا کردی و یا بویا مایا خوشگذرانی خلقی و کابینن اک دیف اکیت حکومت هرما کردستان اگر که نشیدوان بارزانی سرکرداتی و حکومت کرد بید فرق که شاسع دی بین ناورا او حکمرانیا بری 2003 و حکمرانیا پشتی 2003 زور سپاس خوشحال بوم پروگرامەکەتان ڕازاندەوە بینەرانی بەڕێز با بچینە ستۆدیۆ بۆ لای دەپرسیارەکە. بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان دەبێ هیوادارم من بەش بە حاڵی خۆم زۆر چێژم لەو گفتوگۆیە بینی ڕاندی فکری هەبوو هیوادارم بۆ ئێوەش سەرنجڕاکێش بوو بێت نزیکی ئەوەی بیرخستمەوە 15-16 ساڵ پێش ئێستا پرۆگرامێکی فکریمە بوو زیاتر بەو جۆرە گفتوگۆمانەکەرە چەندە بینەری زۆر نەبوو بەڵام ئەو جۆرە گفتوگۆیە سەرنجڕاکێشی و گرنگی خۆی هەیە و پێم وایە لە ئاستێکی قوڵترە قسەیان لەسەر بربژێر و ئەدای پەرلەمان و ڕۆڵ و وەزیفەی پەرلەمان کرد. اینجا با بچینە سەر ئەو دوو پرسیاری کە زۆرێک لە بربژێرەکان کەیفیان پێی نایە نازانم لە نجەخان کەیفی پێی یەدیان نا بەڵام دوای ئەم ناوبڕا چاوەڕوانمان بن. ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. دوو حەزرە کاکە. ئاکشن. ئەمڕۆمێ باسی دیبابەتێ. هی کات زۆر تاخیر بوو بە شەو. چوار. کات. چواردە. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشحالی ژین. دژی گەندەڵی و لە پێنا و ئایندەیەکی باشتر کۆڵ نادەین و بەردەوامین.
ئێرە بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان. بزنس کلاس. لە پێناو دادپەروەری و خۆشگوزەرانی دەنگ بدەن بە لیستی سەردەم ژمارە 127. کارنەڤاڵێکی مەزن لە شارێکی مەزن لە ڕۆژێکی شکۆداردا لە 25 ئەیلوول لە پایتەخت لە پێناو بنیادنانی کوردستانێکی بەهێزدا هەمووان بەیەکەوە دەبین بۆ سەرخستنی لیستە مەزنەکە. واز دەکەیت لە نێو سەوزایی دارستانێکی زۆر دڵگیردایت یاخود لە نێو ئاپۆڕای یاریەکی بەهێز و بەچێشدایت، بەڵام دیمەنەکان لە ماڵەکەی خۆتدا و بەرامبەر بەخۆتن، چونکە تۆ هەر وەک دیمەنێکی ڕاستەقینە تەماشای تەلەڤیزیۆنی LED شاشە کێرڤی 4K سەنیەکەیت. هەر وەک دیمەنە ڕاستەقینەکان لە ماڵەکەی خۆتەوە ببینە. نوێترین تەکنەلۆجیای جیهان لە بەردەستی تۆدایە. تەلەڤیزیۆنی LED شاشە کێرڤی 4K سەنی وەک ڕاستەقینەوەیە، چونکە سەنیە. بەخێبی مامەگیان فەرمۆ. ئەرێ مامەگیان بۆ کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چرچولۆکی پێزناڵەت و قژلۆتان و دەپارێزێت تەنانەت. دکتۆر جان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم، تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری جومەکانت کەم دەکات و ڕێگری لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە جانەمە ناوی چییە؟ کۆلاژین پلاس. بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنە و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژ لەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. بەڵێ بەڕزان جارێکتر سلااوتان لەبێت، سپاس و هەموو لایەکتان بەخێر بێن. ئێوەش خات و لەنجە دزەیی بە پێی پەیڕەوی ناوخۆی پارلەمان ئەگەر پەرلەمانتار لە ماوەی چەند ڕۆژدا بەبێ پاساوێکی ڕەوا لە ڕۆژی دانیشتنی یەکەمەوە سوێندی نەخوارد ئەوە مافی سوێن خواردنی یاسایی نامێنێت. ماوەی مانگێک وەڵامەکە تەواوەیە؟ بەڵێ. بە پێی مادەی 13 بەڵێ بە پێی مادەی 13 مادەکەش تەواوە. بەڵێ ئەگەر هەتا 30 ڕۆژ سوێندی یاسایی نەخوارد ئەوە مافی نامینێ. زۆر تەواو وەڵامەکە. دیارە پرسیارێکی ترم بۆ دروست بوو بەڵام خۆشم نایزانم، یعنی مەرز نییە تۆش بیزانی ئایا ئەگەر بەبێ سوێن بۆی هەیە بەردەوام بێ یا خەڵکی ترە خەنە شوێنی ئەوە دوای جارێکی تر سەیری پەیڕەوەکەکەمەوە. باشە ئێوە خۆتەزانی پرسیاری دەستوری عراقشم هەیە بۆ سەررجەمە و بەربژێرانی هاتوونەتە ناو پرۆگرامەکەەوە. ئێوە ڕاوێژکاری وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانن لە دیباجەی دەستوری عراقدا ئاماژە بە ئەنفالیش کراوە، بەڵام ئەمەوێ پرسیارە لێ بکەم بەپێی دەستوری عراق ئەبێ دەستگای شەیدان لە عێراق هەبێت. ئایا ئەو دەستگایە هەیە و ئەگەر هەیە چۆن
باسی مافی کە سوکاری شەهیدان کراوە لە دەستوری عراقدا. بەڵێ ئەو دەستگایە لە دەستوری عێراقدا هەیە باز دەکات دەرێ دەستگایەک دەبی هەبێ لە بۆ کاروباری شەهیدان و سەر بە ئەنجومەنی وەزیرانە ڕاستە بەڵام و مادە دەستوریەکەش وابزانم 104 100 چەند؟ بەڵێ 104 شەرحەکەت هەمووی تاوە بەڵام مادەکە 132 ئەیە چیتر باسەکە؟ باس لەوەی دەکا کە ئەوانە دەبی مافیان پێ بدرێتەوە قەرەبوو بکرێنەوە موچەیان بدرێ ئیمتیازاتیان بدرێ و یاسایەکیش هەبی ئەوانە ڕێک بخاتەوە. وەڵامەکەت وەکو شەرح زۆر تەواوە بەڵام مادەکە 104 نییە 132 دەستەکانت خۆش بێ و بەخێربەی سەر چاوەکانم ئێوەش بەخێر بن. خات و لەنجا کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان زۆر جار گلەییان هەیە. خۆت توانی و تەبیبیەت جێگەی ڕەزامەندی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان کە لە خۆت ڕابپەرموویت و بتانی خۆت بە باوەڕەوە بەربژێر بکەی بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی پارتی؟ ئەوەی ڕاستی بێ شانازیەکی گەورە بوو لۆ من کە دەرفەتم لۆ ڕەخسا ماوەی 12 ساڵە لە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لە خزمەت کەس و کاری سەربەرزی شەهیدانەوە. هەر لە سەرەتای دامەزراندنی ئەو وەزارەتە لە دووەم ڕۆژڕا من دەستم بەکار کرد لە وەزارەتە و لە زۆر پرسی خزمەت گوزاری بە کەس و کاری شەهیدان دەستم پێکرد بە تایبەتی لە بواری پەروەردە لەبەر ئەوەی کەوا پێش بێمە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان خۆم ماوەیەکی زۆر مامۆستا بووم و خزمەتم بە قوتابی کچ و کوڕی کوردستان کردووە لەوێ توانیم زۆر شت بۆ قوتابیان لە کچ و کوڕی شەهیدان بکەم ئەوە بوو کە توانیمان سەرەتا 150 تێچووی خوێندنیان لێ بشتێنین و پاشتر وامان کرد کە تێچووی هەموو خوێندن لە بۆ هەموو کچ و کوڕی شەهیدان هەر لە قۆناغی باخچەی ساوایان تاکو هەر قۆناغێک لە ئاستی خوێندنی باڵا لە ناو هەرێمی کوردستان لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری جەنابەت دەستت هەبوو لە ڕنگڕێژی ئەو سیاسەتە؟ بەتەکید دەستی باڵام هەبووە لە ئەوەی تەسەورەکەی ئێستا کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان کە گویان لێتە بێ هەستیان چی بێ؟ لێت ڕازین؟ من بە شانازیەوە کاگڕەنج دەیڵێم کەوا ڕەنگە لەو ماوەیە ژمارەیەکی ئێجگار زۆر لە کەس و کاری سەربەرزی شەهیدان پەیوەندیان پێوە کردیمە لەوەی پشتگیری خۆیان بۆ من دەرببڕن. بۆچی مەسەڵەن حەزەکەن تۆ بچیتەوێ بۆچی لەوێ بەردەوام نەبووی بۆ ئەتەوێ بڕۆیتە پارلەمان؟ ئەوان پەرلەمان جیایە لەگەڵ حکوومەت من ئەزمونێکی زۆر باشم لە ناو حکوومەت پەیدا کرد. مەسەڵەن چ شتێکەیە بە دڵت نەبوو بێ لە پرۆژه یاسا و شتکە بتەوێ بچی لە پەرلەمان بە قەولی خۆت مادەم لەوێ ئیشت بۆ کە سوکاری شەهیدان کردووە لەوێش جارێکی تر بە یاسای تۆکمەتر بەرگریان لێ بکەی؟ ئەوەی ڕاستی بی حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا بە یاسای ژمارە 9 ماف و ئیمتیازاتی کە سوکاری شەهیدان کۆمەڵێک خزمەت گوزاری لە پێناو خزمەتکردن بە کەس و کاری سەربەرزی شەهیدان لە بوارەکانی خوێندن تەندروستی نیشتەجێ و هەروەها هاوسەرگیری کۆمەڵێک کاروباری کۆمەڵایەتی دەستەبەر کرد لەو یاسایە بەڵام هەر کابینەیەک لەگەڵ کارکردن لە و ئەزمون پەیداکردن دیتمان ئەو یاسایە پێویستی بە هەموارکردنەوەی زیاتر هەیە. زۆر باشە مەسەڵەن ئەوەندەی لەوێ ڕایشکار سەردانی ماڵەکانیانت کردووە سەردانی ناوچەکارە ساتبارەکانت کردووە بەتەکید سەردانی بەشێکی زۆر لە ماڵەکانمان کردووە سەردانی هەموو ئەو ناوچانەمان کردووە کە شەهیدێکی زۆری دایە کە قوربانیەکی زۆر و شەهیدێکی زۆری لە پێناو کوردستان ئەو خەڵکە سیڤیلەی کە جینۆسایت کراکە هیچ تاوانێکی نەبوو ئەمە سەردانی ئەو شوێنانەمان کردیە و بە هەموو تواناکانمان ئەوەی هەبووە وستیتمان خزمەت بە کەس و کاری سەربەرزی شەهیدان بینەرانی بەڕێز زۆر جار هەندێک مەسەڵەن حەقیقەت هەیە لە دەرەوەی بانگەشەی هەڵبژاردن ئینسانە بێ ڕاستیەکان بڵێ من کاتێکە لەگەڵ هاوڕەکانم کەمپەینی ڕەنجی شەهیدانمان کرد بەڕاستی زۆر دەوڵەمەنی دزەیەکان و خانەوادەی ئێوەش هاوکاریەکی زۆریان کردین ئەوە مای شانازیە حقیقەتێکە ئەوە وەکو بانگەشە و ئەو شتانە نابەڵام ئینسانە بێ لە کاتی خۆیان حقیقەتەکان بڵێت بڵێ کاگڕەنج ئاماژەت بە شتێکی گرنگ کرد بەڕاستی لێرە مەفروزە ئێمە ئێستا
دەستخۆشی لە دەستگای ڕوودا و کەمپینی ڕەنجی شەهیدان بکەین کە لە 4 ساڵی سەختی قەیرانی دارایی ڕەنجی شەهیدان و سەرمایهدارانی کوردستان توانیان ڕۆڵێکی زۆر ئەرێنی ببینن. بەڵام سبەینە چ دەکەی بۆ ئەوەی کە پێویستیانی تر بە کەمپین نەمێنێت؟ بەتەکید دەبێت ئەم یاسایانە هەموار بکرێنەوە یان دابڕژێنەوە بەپێی ئەو بارە داراییەی کەوا بەورە و باشتر دەچی. زۆر باشە خۆت دزەیت. بارودۆخی کەسوکاری شەهیدان و خزمەتەکانیان بۆ زیاتر بکەیت. خۆت دزەیت. ئێوە شارەزای ئەو پرۆسانەی بە عەرەبکردنی کوردستانن لە سەردەمی ڕژەمی پێشووە تاوەکو ئێستا. دەتەوێت کە چوویە پارلەمانی کوردستان چ بکا بۆ نەهێشتنی یاساییانەی بە عەرەبکردن و ئاساییکردنەوەی بارودۆخی مەخمور و هەموو ناوچان ناکۆکی لەسەرەکانی دیکەی کوردستان. دەبێت پەرلەمانی کوردستان ئێمە ئەگەر دەرفەتم بدەیە یەک تۆس ڕوونکردنەوە بدەم. دەستورێک هەیە کەوا پەیوەندیەکانی نێوان عێراقی فدرال و هەرێمی کوردستان ڕێگدەخاتەوە. بەڵام بەداخەوە ئەو بوارانەی وەکو مادەی 140 کە لە پێناو خزمەتی کوردستان و ڕێکخستنەوە و هەروەها پێدانی مافە دەستوریەکانی تێدایە بۆ کوردستان دائیمەن دەبینین حکوومەتەکانی عێراق خۆیان لە بەرپرسیارەتی دزیتەوە بۆ ئەوەی جێبەجێ نەکەن. دەبێ ئێمە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بین لێژنەژێکی هەماهەنگی لە بینی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق هەبێلەوەی پێداشگیری لەسەر مافە دەستوریەکانمان بکەین. ئەو تعریبانە هەموو بسڕێتەوە سەرژمێریەک بکەین کە ئەوانە هەموو بگەڕێنەوە لۆ هەرێمی. زۆر باشە. جوتیارانی دەشتی هەولێر و ناوچەکانی دیکە لە کاتی گلەیکردنەکانی گلەیەکانیاندا خۆیان بە بێخاوە نەبینن. ئێوە ئەتوانن چ بکەن بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی جوتیارانی کوردستان؟ ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو ئەو ئەزمونەی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە بواری کشتتوکاڵی وەرمانگرتیا شارەزاییەکی تەواو لە پرۆژە و پەرەپێدانی کشتتوکاڵیمان هەیە. ئێمە دەبی لە ناو پەرلەمان بە یاسا کەرتی کشتتوکاڵی زۆر بە باشی ڕێکخینەوە. قەرز بدەین بە جوتیاران پشتگیریان بکەین لۆی بەرەبوومە خۆماڵیەکان پێشکەوێ بۆ ئەوەی کوردستان لە ڕووی کشتتوکاڵی ببوژێتەوە فەلاحیش ئیسیفادە لەو ئەردا کشتتوکاڵیانەی بکا و بژێوی ژیانیان بەرەو باشی بچین. یعنی ئەڕازی فەلاحیش پێویستی بەجارێکی تر ڕێکخستنەوە؟ بەتەکید یاسای کشتتوکاڵ پێویستی بە ڕێکخستنەوەیە، پێویستی بە هەموارکردنە و پێویستی بە پەرەپێدان. بەڵام من مەسەڵەن چەندین ساڵە مقابلەی بربژێرەکانەکەم ئەم قسە خۆش و جوانانم گوێ لێ بێ. مەسەڵەن فەرقی تۆ چییە بێ لەگەڵ ئەو کەسانەی پێشووتر قسەیان کردووە؟ من خۆم کچی خانەوادەیەکی کم کەوا هەموو ژیانیان لەسەر کشتتوکاڵە. بۆیە زۆر دەبی پێداژیری لەسەر ئەوە بکەین کەوا ئەگەر نەفتیشمان هەیە ئێمە کشتتوکاڵیشمان هەیە. کشتتوکاڵیش بەقەت نەفت گرینگە ئەگەر لە کوردستان پەرەی پێ بدەین. بۆیە جەخت لەسەر ئەوەی دەکەمەوە کەوا کو لە بەرنامەی پارتیمان گرنگی بە کەرتی کشتتوکاڵی درایە ئەو بەرنامە جێبەجێ بکەین. زۆر باشە. باسی باوکت کرد بێگومان باوکت کەسێکی ناسرااو بووە لە ناو خەڵکی هەولێریدا. بەڵام پارتی لە نێو هەندێک گەڕەکی سنتەری هەولێردا نەیتوانیوە زۆرینەی دەنگەکان بەدەست بهێنێ خۆتەزانی. لەو بڕایەدای بتانی لە ناو سنتەری هەولێردا دەنگێکی زۆر بەدەست بهێنیت؟ متمانم بە خۆم و بە پارتەکەم و بە خەڵکەکە هەیە. خەڵکێکی زۆر بەڵێنی پێداوین کەوا دەنگ بە لیستی 1970 و دەنگ بە ئێمە بدا. خەڵک بۆچی مەسەڵەن بەڵێن بە ئێوادا؟ بەو متمانەی بە ئێمەیان هەیە هەم بە خانەوادەکەمان و مێژووی خانەوادەکەمان لە پێناو دۆزی ڕەوای گەلی کورد لە پێناو ئەو هەموو قوربانیەی داومانە زۆر باشە هەر تاکێکی کورد و بەو ئەزمونەی کەوا ماوەیەکی زۆر لە ناو حکوومەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لە ناو پارتەکەی خۆمان کە هەمانە. تۆ ئەزمموی کاری حکوومیت هەیە چەندە بەڕاستی منەمە شتێک بڵێ مەگەر دواتر کۆمنتت لەسەری هەبوو هەر لە بڵین بەشی دومی پرسیارەکەمدا زۆرێک لە گەڕەکە دەوڵەمەند نشینەکان لە خەڵکە لە هەر ناچن بۆ دەنگانیش پارتی زیاتر مەسەلەن وەکو حزبی هەژاران و ئەوانە بەردەوام هەژارەکان پارتین قازەکەن دەوڵەمەنەکان ئەڵێن پارتی ئەگوشن و پارتی مەسەلەن ئەڕوتێنەوە و زۆرترین ئیسفایی لێکەن و کەچی ناشن بۆ دەنگان ڕاستەوە؟ کاگڕنگ نەک هەر دەنگدەری پارتی دەنگدەری هەموو حزبەکان ئەم واقعی تێدایە بەداخەوە یعنی دەوڵەمەنەکان لیان مستەفیدا بن و هەر ئیمانیان بە دەنگان نییە؟ ڕەنگە کەمتر بچن بەڵام ئێمە
بەڕاستی ئیشێکی زۆر باشمان لەسەر ئەو بوارە کردیە زۆر باشە گەڕەکەکانمان بە دەوڵەمەند و هەژار هەمووی بەسەر کردیتەوە هەر لە بۆ زانیاری جەنابەت من خۆم وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان دەرگای هەتا ماڵە غەیری پارتیەکانیشم لێدایە دەرگای ماڵە بێلایەنەکانیشم لێدایە خەڵکێکی غەیرە پارتیت زۆر بینی مەسەلەن خەریکە دڵی بۆ پارتی لەیە بەتەکید من پارتی تۆخت زۆر بینی خەریکە مەسەلەن پارتی لەبەر چاوەکەوێ واللهی ئەوەم نەدیت ئەگەر گلەیەشی هەبی بەڵام هەردەنگ بە پارتی دەدا تەکید بن باشە تۆ ئەزمموی کاری حکومیت هەیە خەڵکیش بەگشتی کێشەی زۆری ڕۆتیناتیان هەیە لە کاتی ئەنجامدانی کارەکانیان لە فەرمانگەکانی حکوومەتە باوەڕ بکە وەرەقەی زۆر ئەتیادی هەیە بیسی ئیمزای پێوە بۆ خۆتەزانی لەو باوەڕەدای پەرلەمان یا لە پەرلەمان بتوان لە ڕووی یاساییەوە هیچ خزمەتێکی خەڵک بکەن لەم لایەنەوە کاگەڕەنج من ئاماژە بەوەی دەکەم کە لە یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن جەنابی سەرۆک بارزانی گوتیە دەنگدەرانی بەڕێز دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆ ئەوەی بتوانین ئەو بەرنامانەی لە خزمەت ئێوە دامان ڕشتیتەوە بیخەینە بواری جێبەجێکردنەوە بۆیە منیش دەڵێم لە بواری ریفۆرمی ئیداری لە بواری چاکسازی لە بواری نەهێشتنی ڕۆتین لە بواری بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت دەنگ بە لیستی 1970 پارتی بدەن لۆ ئەوەی ئەو کێشانە هەموو چارەسەر بکەین و بیخەینە سەر ڕێچکەی باشە لیستی موچەی زیندانیانی سیاسی لە بەغدا زۆر زیاترە لێرە چه ئەکەن بۆ ئەوە ئێستا ئێمە لە گفتوگۆیەکی جددین لەگەڵ بەغدا لەگەڵ عێراقی فدرال بۆ ئەوەی لە زۆر پرسبینە ئێمە ناڵم مەسەلەن تعبیری ئەوە بەکار نایەنم بڵێم یە خەتانە گرین بەڵام سبینەوەکو ڕوودا و ڕوبەڕووی هەمووتانە بینەوە بەڵێنی هەمووتان مەسەلەن ڕیکۆردا لە ماسمیدیا و لە لای ئێمەش بەفعلی بیرت ناچێتەوە بەتەکید حەقی خۆتانە ئەو بەڵێنانەمان هەموو بەڕێو ڕوو بکەنەوە ئێمە هەوڵی تەواو بۆ ئەوە دەدەین کەوا لە عێراقی فیدرال ئەو پرسە سیادیانەی وەکو شەهید و پێشمەرگە و زیندانی سیاسی کەوا لەوێ بودجەی تایبەتیان لۆ تەخسیس بکرێ و هاوتا بکرێن لەگەڵ ئەو بودجانەی دزەیی بەناوبانگن بە دنیادیتەیی و بەرزی ئاستی ڕۆشنبیری پێت وایە لە پەرلەماندا چه خزمەتێکی ئافرەتانی کوردستان بکەیت ئافرەتان بەشێکی گرنگن دەبێ ئافرەت ڕۆڵی خۆی لە هەموو کایەکانی کۆمەلگا ببینی بەداخەوە تا ئێستا ئافرەت لە کوردستان نەگەیشتینە ئەو ئاستەی وڵاتانی پێشان پێشکەوتو خەتای پیاوەیە خۆتان خەتای کۆمەلگا هەیە و خەتای خۆشمان هەیە هەردوولا بەڵام ئەو کۆتایی ئێستا هەیە بەڕای من تا ماوەیەکی تر دەبی ببینێ بۆ ئەوەی ئافرەت مافی خۆی تێدا ببینیتەوە بەڵام باوەڕم بە ئافرەتی کورد گەلێک زۆرە چونکە لە مێژوش ڕۆڵی سەرکردایەتی ڕۆڵی زۆر باشی دیوە لۆ بەڕێوەبردننی کۆمەلگا و بێگومان بە کەوا ئافرەتی کورد هیچی کەمتر نییە لە ئافرەتی جیهان لە پەرلەمانی زیاتر پارتیت لە پێشایە پرسی کوژرانی ئافرەت و هەتکردنی ئافرەت و لوتبڕینی ئافرەت پارتی زۆر بایەخ بە ئافرەت دەدا و ئەگەر تەماشاش بکەی هەموارکردنەوەی یاساکان لە پێناو بەرژەوەندی ئافرەت لە پێناو پاراستنی مافی ئافرەت ئەوە لە سەردەستی سەرۆکی ڕازیت لە نێچیروان بارزانی کە یاسای تونند و تیژی خێزانی تێپەڕان یا ناردیە پەرلەمان یا ئیشی بۆ کرد بەڵام ڕازیت لە ئەداکەی دوای کە و ئەو ژنانەی کە بنە قوربانی وەکو دەسەڵاتی تەنفیزی بەرگریان لە بکەن و ئیجراعاتی تون بکرێ بەرامبەریان بێگومان سەرۆکی حکوومەت کارێکی زۆر جوان و شیاوی کرد بەرامبەر بە ئافرەت بەڵام کۆمەلگا و هۆشیاری کۆمەلگا جارێ زۆری پێویست زۆر باشە پارتی لەو باوەڕەدایە بتوانێت لەو هەڵبژارنەدا کورسیەکانی لە 38 کورسیەوە زیاب کا بۆ 45 کورسی باشە مەسەلەن پرسیارە بۆچی ئەوەندە لە خۆتان دڵنیان کە کورسیەکانتان زیاب بکەن چیتان کردووە لەو 4-5 ساڵەدا کە لە خولەکانی پێشودا نەتانتوانی بوو بیکەن ئەو متمانەیە لە چی هاتیە پارتی خاوەنی ئەو خەڵکو و ئەو نیشتیمانەیە لە کاتی خۆشی و ناخۆشیدا لە کاتی خۆشی هەموو کات هەموو لایەکی لەگەڵ خۆی شەریک کردیە لە کاتی ناخۆشیدا تەنیا شانی دایتە بەر پرسیارەتی و نەیهێشتە کوردستان بکەوێ نەیهێشتە ئەو قەیرانە داراییە وا بکە کەوا خەڵک
بێزار بێ بەرگری خەڵک بەرگری پارتی لە خەڵک وای کرد کەوا کوردستان بەهێز بە بمینێتەوە. یەک ڕستە پارتی بوون لە لای تۆی پارتی چیەگەێنە؟ پارتی بوون شانازیە لەبەر ئەوەی پارتی هەم ئامرازە هەم ئارمانجا بۆ ئەگەر دوو ڕەخنت پێ بڵم لە پارتی بگری چی و چی؟ پارتی ئەگەر ڕەخنەی لێ بگرم ڕەنگە هەندێک جار بڵین ئێوە بەس لەسەر تەلەڤیزۆن ڕەخنە لە حیزبەکەتان ناگرنیا لە کۆبوونەوەکانی خۆشتان هەروە لە هەردووچی دەیگرین چونکە ئێمە ئازادین. باشە حیبەیەکی پارتیم پێ بڵێ ڕەخنەیەک یاکەم و کورتی لە مافی دەنگدەرانی زۆر جار لە پێناو بەرژەوەندی گشتی یان لە پێناو ڕازیکردنی لایەنەکانیتی لە مافی دەنگدەرانی خۆی خۆش گارێ و ڕەخنەیە چی بوو پارتی و هەلا کردجا خۆ وەسڵ بەکەر بەسەر چاوەکان باسی دەکەم فەرموو بەکەر بەسەر چاوم نەبجەخان سەر چاوم ئێوەش بەخێر بن سەر چاوەکانم ئەو ڕەخنەت و نەچی بوو لە پارتی و گرت ماڵە ئەوە ئەمە ڕەخنەکەی بووە بێ وەفتی